سلام کاتتان باش ئێستا لە بەردەم قەزای ناوەندی هەولێر تایمکاربووی قەزای ناوەندی هەولێر ژمارەیەک لە خاوەن ناوەخانەکان گر بوونەتەوە و بەهۆی گرانبوونی نرخی ئاردەوە ئەو کاتت باش باشە چاوان بەخێر داوای چ دەکەن وڵات لەبەوەی یان دەبێت هەشت بکەین هەزار یان ئەقمەندیان نەفتی بگاتین ئاردگات ئێستا چەند بە هەزار ئێستا دەی بە هەزاریە دوو فڕان قەپات کردی هەشتی بە هەزاریە چی قەپات کرد ئەقمەت قەپات کردی يعني ئێستا ئەگەر ئەوەی سەمون کەم کاتەوە کە پێشتر دە بە هەزار ناری بیستە کەم کاتەوە دادەخری بجێت چەند ئاربوویتە ئێستا بە سینوێ تەقە دەگاتە چلیشە تا ئێستا بە چەندی پێشتر بە 26 بە ساری ئەو بڕە پارەیە کە زیادی کاریگەری هەیە لەسەر ئێستا برام فرنیچەر ڕۆژێ 6000 زەرە نەبی ئێستا عالی ئێستا ئەوڕۆ هیچ فرنیچەر نییە برام زەرە نییە هەمی زەرت یەکات خۆمەش ساسێنی هەشتۆرا بێت شەقمان پێ بڕێ بەماندی بوون هەرە هەریاویان نا قرار بوو حکوومەت بە بڕیاری ئەوەی دەکرد کە کارەباتان بە هەرزانتر بداتێ گازتان هەرزان بەس قسەیە وەختی نەزادی نەفتی دەدرات دوایە نەفتەکە نەما هەتا ئێستا بەس قسەیە نیز نییە شتێکی بزانم ئەوانە سەرن مام ئەو کاتت باش هاوڕێکان باسیەوە کرد سەمونی کەم کەنەوە قەپات دەکرێت هەنگۆ داواکاریتان گانی دەقایم قای بقسێ لەگەڵ کەس لێرە نییە کەس لێرە نییە لەگە کردیا کاک ئەنجومەن کاک شاب قسە لەگەڵ کاک شاب ئەو کاتت باش زوونیان ناوخانەکە پەیامی خۆتان نەنگایت پەیامان گەیاندیە کاکە ئارد گران بووە غاز گران بووە نەفت گران بووە کلێمان گرەوە مواد غذایی هەموو گران بووە حکومەت نایەتە سەقەت لەگەڵمان ئێستا دەمانە حکومەت ئێستاش تازە لەگەڵ مدرڕەقابەی قسەم کردیا دەرێ هیچ نۆ ئەمە دێ لە سەقەت ئارتان لۆ هەرزان دەکەین و کارەباتان لۆ هەرزان دەکەین ئازە نازانین تا هیچ نۆ چ دەویت نابێت بەس خەدر ئەگەر سەمون سەرسا دەی بە هەزار ناربی گەنە هەشتی بە هەزار نۆی بازە قەپات دەکرێت ئەوەیە ئێستا ئەوەی دنیا هەشتی بە هەزاری فرۆشتیە ئەوە دوکانەکانیان پێ خەبات کرد ئێستا مدرڕەقابە دەرێ پەرتەی بکەن بابێنەکردم کلەکانیان دەینەوە دەی بە هەزار فرۆشتە یەکێنەوە لە یەکی نۆ مەدان قەرار لە چونێ دەردێنین تقریبا هەفتێک مایە لە بۆ یەکینەوە ناناوەخانەکان ئەوانی فڕنیان هەیە هەمووی زەرمەندن ئەوە ئێستا شێدەکە بە زەرر شێدەکە هەمووی شێدەکە ڕۆژە لە 40,000 تا 50 تا 70,000 زەرر ئەنگۆ ئەوەتان نەگەیاندە لایەنی پەیوەندیارەکە تا یەکینەوە هەم بە زەرر ئێوە پێیان دەرێ وایە دەری یەکینەوە ئەمە دانیشتین لەگەڵ مدرڕەقابە لەگەڵ ومێت خۆشنایی دانیشتینە لزنی ئەمنی دانرایە یەکینۆ ئەمە چەمەد حەنەکمان تەخسیس کردیا کە ئارتان لۆ داوین بکەین لە هەولێرێ ئەتوو مادەم ئەنجومەنی ناناوەخانەکان یعنی سەموخانەکەم بوورە پرسیارەکەم وایە یعنی ئەگەر ئار دابین دەکرێت لۆ ئێستا دابین ناکرێت لۆیشی نۆ دابی دەکرێت والله زەوە ئەو سواڵتان لەوان پرسی لە مدر ڕقابە و لەو گەبزن ئەمن کوی تێ بگەم ئەوە ڕاگرتنە بەس فقط چ برێم ئەو فڕەنسیەکان خۆر بەستانە لەسەر زەرر دەڕۆن چ بکەم فڕنی سەمون هەیە لەولێر تقریبا 800 فڕنی هەیە یەک هەفتە ئەو 800 فڕنی هەمووی زەرر دەڕۆ هەمووی لەسەر زەرر 500,000 زەرەرە بەو هەفتەی هەر هەمووی فڕنیچەکان 500,000 زەرەر بێک هەفتەی تێگەشتی ئەوزاوە مۆزوعەکەیە ئەوە بەس ڕاگرتنە هیچکە نییە گەنا لۆ ڕۆنایە لۆ سبەی نایە دەرێ مەوعیدیان دایتەمە تا یەکینۆ باشە ئەوڕۆ هەتا یەکینۆ ئەو هەموو خەڵکە هەموو زەرەر بکات چێ زەرەکەمان دەداتەوە باشە لۆ یعنی وڵاتی لۆ لا فڕنیچی زەرەر بکات لۆ بنزین گران دەبێت چ لە گۆرنێ لەبەر سەبەکە چییە سەبەکە چی وەنیا بنزین لە 550 بۆ 800 قسوور لۆ کەس سەینا سەبەکە چییە لەخەتەوەی تێ بگەی سەبەکە چی کاکە نای بزانێ لۆ بەس فڕنیچی قڕ بەسەر سەبەکە چییە دێت سە تەلەڤیزۆنی دەرێوە وەرەقە گران بۆ لۆ ئەمەش گران دەکەین ئەمە هەموو ڕۆژێ لەسەر زەرەر دەڕوین کاکە دوونێ حسابم کردێ 35,000 دارم زەرەر کردیا ڕۆژانە خواش قبول ناکەم بەرێ ئێستا وەکو پێگوتنیمە وەکو ئەنجومەن کاکشا برا گەورێ ئەمەی ئەنجومەن پێیان گوتینە ئەو دوو ڕۆژی ئینشاڵڵا لە ڕێگای سندیکای مەسئول بەس ئەمەش پێگای خۆمانەیە وەکو سندیکا بەمەی گوتی ئینشاڵڵا لەو دوو ڕۆژی سبە و دووس بەچی دانیشتن لەگەر مەسەڵەن معافز و قایمقامی دەکەین لەگەر
ڕقابەی دەکەین لەگە مثلا مستەودعی دەکەین لەگە هەمووان دانیشتن دەکەین و شاڵە ڕێگا چارەکی باشی ئەو جارە دەکرێت ئەوانە سعفرەکان پێیان گوتینە هەتایەکی نوۆ یعنی ئەوان دەرێن هەتایەکی نوۆ بە لەسەر زەرە دەڕۆین ئەمە وەکو ئەنجومەن ڕاست ئەوان بەمایان گوتی یەکی نوۆ بەس ئەمەی وەکو ئەنجومەن سبە و دووسبەی زەختەی تەواو دەکەین لەوەی کە دانیشتنەشیان لەگە بکەین مەوعیدەکە دوورە ئەو ئێمەی فەرنیچی هەمووی فەقیرە هەمووی هەژارە لەبەرەوەی لۆ لە بەزخانەکان بە یەک ڕۆژ تەعامل ناکە کابرا ئەگە بەرگەی زەرەر بگریت لۆ فەرنیچی تەعامل دەکە بە عەمانگ بە عەفتا لۆ ئەوان بە دوو ڕۆژ نەما بینن کامە قسان لەگە بکەین فەرنیچیەکان بگەنە چارەسەرێک ئینشاڵڵا بەخۆشم تازە قسەم لەگە کردینە ئینشاڵڵا سبە و دووسبەی چارەسەرەکی دەبینین و نارین ئینشاڵڵا بە هەوڵ قوتی خوای گەورە بگاتە یەکینەوە لەگەڕە مناتان ئەوەی گوێتان لێ بوو ئەمە نیگەرانی و ناڕزایی خاوەن فردەکانی سەموو لە شاری هەولێر باس دەکەن کە بەهۆی گرانبوونی ئاردەوە ئەوان لەسەر زەرەر دەکەن زیانیان بەردەکەی وە باشیان لەو کرد کە پیاوتراو تایەکینەوە دەبێ بەردەوام بن لەسەر فرۆشتنی کە 10 سەمون بە 1000 دیاریبی خۆشیان ئاماژەیان بۆ کرد کە دوێنێکە دوو فڕنی لە شاری هەولێر 8 سەمونیان بە 1000 نەرداوە و فرەکان داخراون و ئێستا هەوڵیدان با بڵێ فرەکان بکرێنەوە